بەناوی خوای گەورە ئیمڕۆ ئینشاءڵڵا بەتەمای نیشتەرگەریە بکەین بۆ نەخۆشێک کە تووشی گرێ بووە لە 12 گرێ بەشی یەکەم و دومی 12 گرێ. ئەم نەخۆشە بەڕشانەوە و بە ئیچی بۆ ناخڕەبەوە هات وەلامان پاش ئەوەی کە فەحسەکانی بۆ کرا بە تایبەتی نازوور و پارچەی لێ وەرگیرا و پاشانش سیتیسکان و هەموو فەحسەکانی تری بۆ کرا. پاشەوە تەقدیممان کرد بۆ لیژنەیەکمانەیە پێڵ MDT واتە مناقەشەکردنی لەلایەن فرە پسپۆڕیەکانەوە کە پسپۆڕی جگە نەشتەرگەری پسپۆڕی باڵتنیە و هەروەها نەخۆشیەکانی ژێر پەنجە و ئەشی ئەوانی هەمووتیایە بڕیاریرا کە نەشتەرگەری و پڵسی بۆ بکرێ کە بریتە لە لابردنی هەموو 12 گرێ و هەروەها بەشی سەر و وەروە ملی پەنکریاس کەمە نەشتەرگەرێکی تۆزێ گرانە ئەوە قورسە نزیکی 5 تا 6 ساعات ئەخایەنێ و چەند ڕەبتێکی تایە و نیشتەگەرێکی گرنگە بەس ئەوادارین ئینشاءڵڵا کە نەخۆشەکەمان ئیسفادەی لێ بکاو کە لەو وەڕەمە هەم نەجاتی بێ و هەم جایەکتر بتوانێت کۆندامی هەرسی پێوتە ئیش و نامخوا ئینشاءڵڵا. بسم الله الرحمن الرحیم. پێشەکی ئەمە تیمی نەشتەرگەری ئەرس و جگەر لە تاوەری تەندروستی سمارد هەستاین بە ئەنجامدانی ئەم نەشتەرگەری لابردنی 12 گرێ و بەشێک لە پەنکریاس بۆ گرەیەکی 12 گرێ بۆ نەخۆشێکی بەڕێز. ئەم نەشتەرگەریە پێویستی بە قەرارێکی ورد هەیە، پێویستی بە ئیشێکی وردە لەبەرەوە پێش نەشتەرگەریەکە تەبیعی نەخۆشەکە بە فیلتەری MDT فرە پسپۆڕی یاخود با بڵێن فیلتەری زانستی فرە پسپۆڕیا تێپەڕیەوە و پاشان قەراری بۆ دراوە بە بەلابردنی گرێەکە لە 12 گرێک. تەبیعی بەشێک لە پەنکریاسیشی لەگەڵا لا ئەبرێن نەخۆشتەرگەریەکە کە نەشتەرگەری وی پڵسی پێوترێ بۆمان ئەنجام ماوە. سواز بخوا نەخۆشەکەش زۆر باشە و ئەمە شتێکیش بڵێم ئەمە سواز بخوا یەکەم جار نییە لە تاوەری تەندروستی سمارت ئەم جۆرە نەشتەرگەریە بکەین و بۆ چەند نەخۆشێکمان ئەنجاماوە. سپاس بۆخوا زۆر ئیسفادیان لێ کردووە و زۆر باشن.